تەورێکمدا باس لە گرفتەکانی بەردەم تێپەڕاندنی پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە دەکەین. دیارە وەک ڕوونەکە پرۆژه یاسای پێگەێنانی پارێزگای هەڵەبجە تا ئێستا سێ جار خراوەتە ناو کارنامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەنگی لەسەر نەدراوە و نوێترینیان دوێنێ بوو کە بە هۆکاری نەبوونی نەخشەی نوێ با بڵێن دەنگی لەسەر نەدرا و ئەم بابەتە هەڵگیراوە بۆ کاتێکتر قسەکردن لەسەر یاخود تێپەڕاندنی پرۆژه یاساکە هەڵگیراوە بۆ کاتێکتر. ئەمە لە کاتێکدا پێشتر وەزارەتی پلاندانانی عێراق نەخشەی بنەڕەتی پارێزگای هەڵەبجەی پەسەند کرد بوو تایبەت بە گرفتەکانی نەپەڕاندنی ئەم پرۆژه یاسایە و واروەها ئەو گرفتانەی کە لە بەردەمیدا دروست دەبێت. چرۆ حەمە شەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغدادەوە لەگەڵمانە. خات و چرۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە دیاریکراوی ئەو گرفتانەی کە لە بەردەم تێپەڕاندنی پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بوونیان هەیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزیش باش بێت. دوێنێ سەرجەم فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەیان کرد دەنگم باش نییە گوێم لە دەنگی خۆمە ببوورە. بەڵێ هەتا هاوکارانم دەنگەکە چاک دەکەن من ڕوونکردنەوەی لەسەر بابەتەکە بکەم بە گوێرەی ئەو هەواڵانەی کە دیارە بوونیان هەیە و پێشتریش لە بەشی هەواڵەکانی کورسانویز ئاماژەمان پێدا. پرۆژه یاسای پێگەێنانی پارێزگای هەڵەبجە تا ئێستا سێ جار خراوەتە ناو کارنامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەنگی لەسەر نەدراوە. گرفت و کێشەی کۆتاجار نەبوونی نەخشەی بنەڕەتی پارێزگای هەڵەبجە بوو کە کرایە بیانوێک بۆ بەستەنەکردنی پرۆژه یاساکە. کوتلە کوردەکانیش هەتا ئەم کاتەش بە یەک دەنگ پشتگیری پرۆژه یاسات کە دەکەن. لە کۆتایی مانگینۆ سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەشیاکان و خاوەن بڕیار بەدەستەکان کۆبوونەوە و پشتگیری پرۆژه یاساکە بوون. بەڵام دوێنێ بە هۆکاری نەبوونی نەخشەی نوێ جارێکی دیکە با بڵێن هەوڵەکان بۆ تێپەڕاندنی پرۆژه یاساکە دواخراخات و چوەگەر ئێستا گوێبیستی دەنگی منی بە دیاریکراوی ئەو گرفتە سەرەکیانەی کە بوونیان هەیە لە بەردەم تێپەڕاندنی پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ دوێنێ سەرجەم فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان دانیشتنیان کرد و کۆبوونەوە. هەموو فراکسیۆنە کوردیەکان کۆک بوون لەسەرەوەی کە بۆ ڕۆژ ینی دوێنێ کە دانیشتنەکەی پەرلەمان کە تایبەت بوو بە خوێندنەوەی سێم بۆ پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لە بەرنامەی کارلا ببرێ. سەرۆکی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان ئاماژەی بەوەیە بە هۆکاری ئەوەی کە حکوومەتی عێراقی نووسراو بکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو نوێترین نەخشەی ئیداری و جوگرافی سنووری پارێزگای هەڵەبجە بنێرێتەوە بۆ حکوومەتی عێراقی. ئێمەش لە ڕێگەی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە بەغدا چاودێری ئەو بابەتە ئاکەین تا ئەو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی حکوومەتی عێراقی ئەیاتەوە. بەڕاستی ئەوەی کە جێی دڵخۆشیە بۆ ئێمە سەرۆکی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمانە ئاماژەی بەوەیە کە لایەنەکان ناکۆگدین لەسەر ئەوەی کە دەنگ بە پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بن تا ئەو کاتەی کە ئەو ڕێکارە یاسای و ئیداریانەی تەواو بێ وەک ئاماژەم پێەیە کە داوای تازەترین نەخشەی سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە کراوە. ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی دانپیانانە بە پارێزگای هەڵەبجەیە کە ئەمە جێگەی خۆشحاڵیە. ڕاستە کە ئەمە چەندین جارە دەنگدان لەسەر پرۆژه یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە تاخیر بووە کە ئەمە جاری سێم بۆ جاری سێمە تەجیل بووە. بەڵام ئێمە وەک نوێنەرانی کورد لە بەغدا وەک نوێنەرانی کورد لە بەغدا سەرجەم فراکسیۆنە کوردیەکان ئەومان پێ باشترە تەخیر ببێت تاوەکو ئەوەی کە بەڕاستی ئەم پرۆژه یاسایە بگەڕێتەوە بۆ حکومەت چونکە گەڕانەوەی بۆ حکومەت بەڕاستی بە زیانی ئێمە ئەبێت لەبەر ئەوەی کە لەوانەیە لەم خولە ئەگەر بگەڕایەتەوە بۆ حکومەت لەم خولە تێنە ئەپەڕی ئەکەوتە خوڵێکی کەی پەرلەمانەوە ئێمە ئەمانەوێت پش و درێژ بین قەیچێکە بە ماوەیەکی کە ئەو پرۆژه یاسایە بزین تا ئەو ڕێکارانە تەواو ئەبێت چاوەڕێی ئەوە ئەکەین باشترێکە لەوەی کە لەم خوڵەی پەرلەمانە تێنەپەڕێت. باشە خات ئێمە بەڕاستی وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ دوو بابەتی گرنگ کە بوو یەک بە پارێزگابوونی هەڵەبجە دوو کە وەکەزانن کە ئێستا لە ڕاستیە بە پارێزگابوونی هەڵەبجە ئەوە بوو تێپەڕی بەڵام لەسەر ڕاستپاردەی بەڕێز کاکڤاڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومانی ڕاستپارد کە بگەڕێینەوە بۆ بەغدا تاوەکو لە دانیشتنەکانی پەرلەمانە بەشدار بین. ئەوەمەوێت ئاماژە بە هەوڵەکانی کە سەرۆک کاکڤاڤڵ بم کە
لە هەفتەی ڕابردوو کە سەردانی بەغدای کرد لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبووە تاوەکو بە پارێزگابوونی هەڵەبجە یەکلایی بکرێتەوە ئەوە بوو لەگەڵ زۆربەی زۆری لایەنەکان ئەوانەی کە ناکۆک بوون لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە کۆبوونەوەی کرد و ڕێکەوتنی لەگەڵا کردن هۆکاری هاتنەکەی کاک باڤڵ ئەوە بوو بۆیە هەردوێنێ سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوەیە لە ناوهۆڵی پەرلەمانە کە ئەمە توانن بگەڕێنەوە بۆ هۆکاری سەردانەکەی کاک باڤڵ بوو کە لە ناوهۆڵی پەرلەمان وتی لایەنەکان ناکۆک نین کە ئەمە ئەگەڕێنەوە بۆ ئەو سەردانەی کاک باڤڵ کە لەگەڵ لایەنەکانە ڕێکەوتنی کردووە. خاتوچۆ هەڵبەتە وەک ئاگادارین کە پێشتر وەزارەتی پلاندانانی عێراق و هاوکات لیژنەی کاروباری پارێزگاکان نەخشەی پارێزگای هەڵەبجەیان پەسەند کرد بوو بەڵام دوێنێ محەممەد حەلبوسی داوای نەخشەیەکی نوێی کرد و وتوێتی کە ئەم نەخشەیە کۆنە بە دیاریکراوی کۆنی نەخشەکە لەکوێدایە و ئەو نەخشە نوێی کە دەنێردرێت و داوا دەکەن بنێردێت پێویستە چی تێدا بێت؟ وردەکاریەم بابەتە چۆنە؟ بەڵێ ئەوتی نەخشەی تازەی ئێستای سنووری ئیداری و جوگرافی پارێزگای هەڵەبجە یعنی ئاماژەی بۆ نەیە کە بڵێ نەخشەکە یعنی کۆنە ئەو بابەتەوتی سنووری ئیداری جوگرافی ئێستای پارێزگای هەڵەبجەمان ئەوێ ئێمەش قەیچێکا داوای ئەو سنوورە ئیداریە کراوە خۆ ئەوەی پێناچێت یعنی ئەوە ڕێکارەکانی ئەوەنە زۆر نییە هەموو ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە ئیداری و یاسایەکانی تاو بووە چاوەڕێیەکەین هەرکات حکوومەتی عێراقی نووسراوی کرد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وکو ئاماژە پێەیە چاوەڕێیەکەین لە ڕێگەی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە بەغدا بە دوواداچوون بۆ ئەو بابەتانەکەین هەرکات کە ئەو بابەتانە تاوا بوو هاتە ناو پەرلەمان ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە هەڵەبجە ئەبێتە پارێزگا لەبەرەوەیتم کە خۆی وتی لایەنەکان ناکۆک نین ئەمە خۆی بۆ خۆی دانپیانانە بە پارێزگابوونی هەڵەبجەیە. باشە خاتوچرۆ داوا نەکراوە بە دیاریکراوی لەو نەخشە نوێی کە پێویستە بنێردرێتە با بڵێن بەغدات و لە ئەنجومەنی نوێنەران لەسەر ئەو نەخشە نوێیە دەنگ لەسەر پرۆژه یاسای پارێزگابوونی هەڵەبجە بکرێت ئەو نەخشە نوێیە چی لە خۆ بگرێت یان هیچ مەرجێک بۆ نەخشە نوێ دانراوە داواکاری نوێیان هەیە یاخود هیچ مەرج و ڕێنماییەک هەیە لەو نەخشە نوێیە بوونی هەبێت؟ نا ئاماژەی بۆ نەیە بەڕاستی لە ناوهۆڵی پەرلەمان کە قسەی کرد ئاماژەی بۆ نەیە کە بڵێ ئەبێت سنوورەکەوا بێت یا جوگرافیەکەی چۆن بێ هیچی نەگوتی بەڵام ئێمە بە نووسراوەکەین بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام دواتر کە نووسراوەکە کرا ئێمە بە دوواداچوونەکەین بزانین داوای چیان کردووە ئاماژەی بە هیچ شتێک نەیاوە. باشە خاتوچۆ بە دیاریکراوی با بڵێن ئەو بابەتانەی کە کاریگەریان دەبێت لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە یاخود تێپەڕاندنی ئەو پرۆژەیە کۆدەنگی ئەندامانی با بڵێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم کۆدەنگیە چۆن دەبینن بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە؟ وەکو فراکسیۆنە کوردیەکان هەمومان بەڕاستی لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە هەمومان کۆکین کە ئەمە بەڕاستی جێگەی دڵخۆشیە بۆ هەمووان لەبەر ئەوەی کە بە پارێزگابوونی هەڵەبجە بەڕاستی بستەنها کێشەی هەڵەبجە نییە یاخود کێشەی کورد نییە لەبەر ئەوەی کە هەڵەبجە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ڕژێمی پێشوو هاوپەیمانان بڕیاری لە ناوچوونی ڕژێمی پێشویاننا کیمیابارانکردنی هەڵەبجە بوو ئەنفالی هەڵەبجە بوو زیندانیانی سیاسی هەڵەبجە بوو من پێشووتر ئاماژەشم بەوەیەوە کە هیچ شارێک نییە بەڕاستی ئەو کارەساتی کە بەسەر هەڵەبجەیە هاتووە بەسەر هیچ شارێکی دیکە هاتبێت لە عێراق لە هەڵەبجە ئێمە کەمولایەک ئاگادارن 5,000 شەهیدمان هەیە کیمیابارانمان هەیە تا ئێستا برینارانی چەکی کیمیاییمان هەیە کە نەخۆشن تەنانەت پارەی ئەویان نییە داودەرمان بکڕن ئێمە زیندانی سیاسیمان هەیە مناڵی ونبوومان هەیە لە ئەزال تا ئێستا مناڵی ونبوومان هەیە کە نەگەڕاونەتەوە بۆ باوەشی خانەوادەکانیان یعنی بەڕاستی ئەو کێشە و گرفتانەی کە لە هەڵەبجەیە هەیە لە هیچ شوێنێکی کەیانە لەبەر ئەوەی کە بە پارێزگابوونی هەڵەبجە بەڕاستی بچووکترین قەرەبووی مادی و معنەویە کە بەرامبەر بە خەڵکی ئەو شارە ئەکرێت. باشە خاتوچۆ وەکو فراکسیۆنە کوردیەکان پلانیان چییە بە هاوکاری یاخود لە ڕێگەی نوێنەرانی عێراقەوە با بڵێن نوێنەرەکانی دیکە کە جگە لە فراکسیۆنە کوردیەکان هەماهەنگ بن بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە؟ هیچ لۆبیەک هەیە؟ ئێمە وەکو ئەمە بەڵێ دوێنێ سەرجەم فراکسیۆنە کوردیەکان پێشەوەی کە بچنە لای سەرۆکی پەرلەمان هەمویان پێکەوە خۆیان دانیشتنیان کرد کۆبوونەوە لۆبیەکیان دروست کردبوو دوای ئەوەی کە فراکسیۆنە کوردیەکان کۆبوونەوەیان کرد دواتر چوونە لای سەرۆکی پەرلەمان تاوەکو چۆنەڵی کۆدەنگیەکیان دروست کردبوو اینجا چوونە لای سەرۆکی پەرلەمان کە ئەو بابەتانەی پەیوەستە بە پارێزگابوونی هەڵەبجە خستیانە بەردەم
سەرۆکی پەرلەمان وەکوتم ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە هەڵەبجە ئەبێتە پارێزگا من ئومێدم هەیە و گەشتبینم ئەوەی کە هەڵەبجە لە داهاتوویەکی نزیکە لەم خولەی پەرلەمانە لەبەر ئەوە سەرجەم ئەندامانی نوێنەرانی کورد لە بەغدا بەڕاستی بە بێ جیاوازی دەستخۆشی لە یەک بەیەکیانەکەین کە هەمویان بە گوڕوتینێکی زۆر بەهێزەوە هەوڵی ئەوایەن کە پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لەم خولەی پەرلەمانە تێپەڕێت و هەڵەبجە ببێتە یەکێک لە پارێزگاکانی عێراق. باشە خاتوچۆ هەڵبەتە ئاماژەت بۆدا کە بەڵێنی ئەوە دراوە بە پارێزگابوونی هەڵەبجە کارەکانی لە داهاتوودا ئەگەر بێت و لەم خولە جارێکی دیکە کاری لەسەر بکرێت هێندە سەخت نەبێت لەگەڵ ئەوەشدا ئەگەر بێت و جارێکی دیکە لەگەڵ نردنی نەخشەی نوێدا بربەستێکە بێت پلانەکان چییە بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە و هەوڵەکان چییە چۆن کار دەکەن بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک ئەم پرۆژە یاسایە تێبپەڕێنرێت پلانی دوای ئەمەش ئامادەیە ئەگەر بێت و جارێک یاخو بۆ جاری چوارەم بچێتە پرۆژە یاسا و بچێتە پلانەوە بۆ دەنگدان لەسەر ئەم پرۆژە یاسایە بەڵام ئەگەر دەنگی لەسەر نەدرا پلانی دیکەتان هەبێت؟ بەڵێ ئێمە پێشووتر وتمان کە ئێمە بایکۆتی دانیشتنەکانەکەین ئەگەر بێت و دەنگدان لەسەر پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە تێنەپەڕێت ئەوە بوو دوێنێ لەبەر ئەوەی کە هەموو سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەیان کرد ئەگەر بە هاتایە و هەر بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە هەر لا بدرایە بەبێ هیچ هۆکارێک بە دڵنیایی بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانمان ئەکرد ئەوە هەڵوێستی دیکەمانە بێ بەڵام لە ئێستاە چاوەڕێین تاوەکو ئەو نەخشەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان داوای کردووە تاوەکو ئەو وەڵامە ئەگەڕێتەوە هیچ چۆنەڵێ هیچ بۆ چوونێکمان نابێت تاوەکو ئەو کاتێک کە ئەو ڕێکارە یاسایی و ئیداریانە تاوا بێ بەڵام لە دوای ئەوە هەڵوێستی دیکەمانەوێ بەڵام لە ئێستاە چاوەڕێین کە ئەو بابەتانە تێپەڕێت لەبەرەوە هیچ هەڵوێستێکمان نییە جارێ نامانەوێت پێش ڕووداوەکان بکەوین وەکوتم ئومێدمان هەیە کە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە هەڵەبجە بێتە پارێزگا لەم خولەی پەرلەمانە نامەوێت دواتر ئیشەڵا. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ چرۆ حەمە شەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەراستەوخۆ لە بەغدادەوە لەگەڵمان بوویت.